ئێستا دوا بڕیار لەلایەن لیژنەوە کە پێک هاتوون لەسەر ئەو ژمارەی کە هەر بە هەرەمەندێک و بەشدار بوو بەدەستێناوە پەرێشان پەرێشان 48 پلەی بەدەستێنا سەرکەوتوبی دەستخۆش جێگەر عەزیز کاک جێگیر 43 پلەی بەدەستێنا بەڕاستی زۆر باش بووی بەڵام منافسەکە دیارە زیاتری بەدەستێنا سەرکەوتوبی گۆڤان ئیبراهیم 33 پلەی بەدەستێنا کاروان عەبدولقادر کاک کاروان 35 پلە بەدەستێنا سەرکەوتوبی بێتاقەت نەبی حتمما کاک موحسین کاک موحسین 33 پلە بەدەستێنا سەرکەوتوو بن پیرۆزبایش لە خاتوو پەرێشانەکەین سەرکەوت بۆ قۆناغی سێیەم ئومێد دەکەین بتوانی سەرکەوی و دەستخۆشیش لە هەمووتانەکەم بەڕاستی هەمووتان باش بوون کاکە جێگیریش بۆ تەمەنە بچووکە کە توانیت زۆر باش بی ئافرەم دەستخۆشیتان لێکەم سەرکەوتوو